گفتوگۆ دەکەین لەبارەی گرێبەستەکان هێرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان. ناوەڕۆکی ئەم گرێبەستانە چییە؟ دەوترێ بەبای زیاتر لە 100 ملیارد دۆلارە ئەم گرێبەستانە چۆن ئەنجام دراون و چ کاریگەریەکیان دەبێت لەسەر پەیوەندیەکان هێرێمی کوردستان و ئەمریکا و لە بواری وزەیە و چەندە ڕۆڵیان دەبێت لە بەسەربەخۆیکردنی جارێکی دیکەی ئابووری هەرێمی کوردستان. گفتوگوێن پرس و باس بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت وەکو شارەزا لە بواری وزە. دکتۆر سڵاو لێ بە خێراتی بەخێر بێ سەرچاو. دکتۆر حەزەکەم ڕوانینی جەناب ڕزام لەبارەی گرێبەستەکانەوە. بەنای خی گەورە میهرەبان، ئەمە بەست ئەم گرێبەستانەیە کە تازەکرا. بەڵێ تاوان ئەمە کێڵگەکانی کوردەمیر و تۆپخانە ئەگرێتەوە کە لە زمانی پارێزگای سلێمانی و بڵین گەرمیانەیە و باس لە گازی سروشتی و باس لە زیاتر لە 100 ملیۆن بەرمیل نەوتی خاوە کە ئەمە پێشتر لەگەڵ کۆمپانیایەکی ترە بڵێن گرێبەست کرابوو، بەڵام ئەو کۆمپانیایی تر دیارە خەلەلی هەبووە. دەرەنجام ئەم گرێبەستە تازەیە کرا. ڕاستە ئەم گرێبەستە لە یعنی تەواوکاری گرێبەستی پێشووی کۆنە، بەڵام بتێونێت هەر گرێبەستە. بۆیە بەپێی دەستوری عێراقی مادەی 111 دەستور باس لەوە کاکە کێڵگەکانی دوای 2005 ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق پێکەوە بەرهێنانی تیا بکەن. بۆیە ئەمەی کە کراوە ئێستا مخالفێکی دەستوریە. یەک دوو، حکوومەتی هەرێمی کوردستان کار بەڕێکەرە، واتە دەسەڵاتی ئیتفاقیاتی استراتیجی نییە. وای تەبریرەکە کە ئەمە ئیتفاقێکی کۆنە، گرێبەستێکی کۆنە و ئەمە کۆمپانیاکە گۆڕین بە کۆمپانیایەکی تر، بەڵام لەبەروی هەر گرێبەستە با لەگەڵ کۆمپانیایەکی تریشا بێ. بۆیە ئەویش مخالفێکی ترە کە ئەمە دەسەڵاتی حکوومەتی کاربەڕێکەر نییە. سێ، ئەبێ باس لەوە بکەین کە تەوقیتی ئەم گرێبەستە بۆ ئێستا و شێوازی ئەنجامدانی گرێبەستەکە بۆ ئاوایە و دەرهاویشتەکانی لەگەڵ لە نێوان یان پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر چی ئەبێت. تەوقیتەکەی دیارە بڕێکی پەیوەندی بە حملی هەڵبژاردن و نزیکبوونەوە لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق 11 2025. بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە سوودانی و سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراقی نەرمی ئەنوێنێ بەرامبەر بە ئیستیسماراتی کۆمپانیاکانی بەتایبەتی پارتی وێکێتی و تا ئێستا زیاتر لە 170 گرێبەستەکانی عێراق لە بواری نەوت و گازە بەر ئەو کۆمپانیانە کەوتووە. ئەم نەروین نواندنە تەیارێکی بەرامبەر بە سوودانی هاوکارەکانی دروست کردووە کە چۆن ئەبێ ئاوا نەرمی. ئەوی دیارە مەبەستی هاوپەیمانی و پێکەوە کارکردنە لەگەڵ ئەوانە. لەبەرەوە ئەم تەوقیتە بێهین نییە، ینی بێ مەڵامەت نییە، بێ هۆکار نییە. شێوازی ئەنجامدانەکەشی ئەگەر دقت بین هەر لەو وێنانەی کە بینیمان تەنها سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر وەکوڵێ ڕاعی ئەم گرێبەستەیە کەس لە نوێنەرایەتی حکوومەتی ئەمریکیەوە وجودی نییە لەگەڵ سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر هەرێمی کوردستان و بە شێوازێکی زۆر سادەش مەسەڵەن مێزێک و چەرچەفێکی دراوە بەسراوە کۆی کە بڵێ یعنی بۆ ڕایگەشتی شتەکە دەرخەنەهینە لە واقعە بەو زەخامەتە نییە کە ئەوان باسیەکەن. یعنی ببڕێەوە گەل لە هۆڵێکی فراوان و پەردەی ڕازێن لە ڕێی پرۆتۆکۆلیەوە ئەبوایە ئەمە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەوەیە، ئەبوایە نوێنەرێکی حکوومەتی ئەمریکی لەوێ بوایەوە نییە. حکوومەتەکەمان سادەیە بڕای بەوەنی ئیسراف بکرێت لە ناوە ناخوا لە پرۆتۆکۆلاتە ئەوە ناخوا ئەوە ئەبجدیاتی دیبلۆماسیەت و هەرێمی کوردستان نیوتێمە لەگەڵ ئەمریکای گرێبەستمان کردەوە دەڵێ لەگەڵ ئەو دوو کۆمپانیای کردومانە لەبەر سپێس بە نوێنەری حکوومەتی بە بڵێن ئەمریکیەکە. لەبەر ئەوەی کە ئەم کۆمپانیان هەموو کۆمپانیەکان لە ئەمریکا باج ئەدەن بە حکوومەتی ئەمریکی بە خزانەی وەزارەتی خزانەی ئەمریکی. لەبەرەوە سەر بە حکوومەتی ئەمریکین و ئەمانە کۆمپانیای ئەمریکین، ئەینا ئەی بۆ نایەن کۆمپانیای وڵاتێکی ترنین. لەبەرەوە ئەبێ بەرامبرێن هەبێ لە پرۆتۆکۆلەکە. بەڵام ئەم گرێبەستانە تەبیعەتیان وایە ئەم کۆمپانیا ئینتەرناشناڵانە نێودەوڵەتیانە کاتێک کە دێن دەسەگرن بەسەر کێڵگەی نەوتیە لە هەموو عالەمە هەروان استیغلالی طبعا دۆخی شڵەژاوی ئەو ناوچەیە ئەکەن لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە پەیوەندیەکان لە نێوان هەرێم و بەغدا تەواو نییە، شڵەژاون. ئەمان دێن لەم کاتەیە ئەم تەوقیتە ئەم گرێبەستە ئەەکەن و تەبیعەتیشیان وایە کە دەستیان کرد بەسەر کێڵگێکی نەوتیە
ئیتر وازی لێ ناهێنن بۆ لەبەرەوەی کە گرێبەستەکان وا محکەمەکەن تەحکیمی شتایە نێو دەوڵەتیە یعنی نیزاعێک دروست بوو محکەمە براردا بۆیە قەراردان لەسەر ئەو کێڵگە نەوتیانە نە بەدەست حکوومەتی عێراق مایەوە نە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان مایەوە تەنها لە دەستی کۆمپانیاکانە بۆ لەبەرەوەی زۆرینی پشتی قازانجەکان بۆ ئەوانە کە زیاتر لە 156 دکتۆر ینی بە بڕای تۆ حکوومەتی ئەمریکی پشتیوانیە بە بڵین لە پشتی ئەمەوە نییە ئەمڕۆ بەیاننامێکی وەزارەتی دەروی ئەمریکا هەیە بەیاننامەکە نەزان بەرچاوت کەوتیان نا وەزارەتی دەروی ئەمریکا بەیاننامێکیە بووە ئەنی لە تۆڕ یەکس بڵاوی کردوەوە دەڵێ بە ئیمزاکردنی ڕێکەوتی نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیا ئەمریکیەکان پەیوەندی بازرگانی نێوان ئەمریکا و هەرێم بەهێزتر دەبێت ئەنی بەڕاستی طبعا حکوومەتی ئەمریکی لە پشتە ئەوی بۆیە ئەڵێن ئەوایە نوێنەریان لەو گرێبەستەیە هەبوایە بۆی کە بەرامبەرێنێک دروست بووایە بەڵام ئەم مەترسی ئەم گرێبەستە دەرهاویشتەکانی زۆر مەترسیدارە چونکە ئابووری بەناو سەربەخۆ لە هەرێمی کوردستانەوە لە 2013ەوە کە هەرێم بۆ ڕینەوتەکەی خۆی بەکارهێنا بۆی کە نەوت هەنادی دەرەوە بکا و بەرامبەر ئەوە نوری مالکی کە ڕێز وزەرای عێراق بوو بودجەی هەرێمی بڕی وەکەوتە ئەو هەڵە گەورەیەوە و زیاتر لە 10 ساڵ هەرێمی کوردستان بوو بە قوربانی و خەڵک ئازارێکی زۆری چەشت و کارەسات ڕوویدا ئەمەش دەرهاویشتەکانی لەوە باشتری لێ چاوەڕوان ناکرێت تابێت تەوقوعی ڕەتفعلی حکوومەتی فدرالی عێراق بکەین و ئەمەش ئەم بڵێن گازە سروشتیەکە و بەرهێنانی تیاکرێ با بڵین فرۆشتنی یا هەناردەکردن جارێ و بۆڕی نییە بۆ گازی سروشتی تاوەکو هەناردەی دەرەوە بکرێ بش بێ ئەو بۆڕیە وڵاتانی دراوسێ منعکراون لەوەی کە بەرهەمی نەوتی و گازی سروشتی هەرێمی کوردستان بکردنەوە یا بیگوێزنەوە چونکە تورکیا تا ئێستا $1.5 غەرامەی محکەمەی پاریسی لەسەرەکە هێشتی نەوتی هەرێمی کوردستان بە خاکی ئەوە تێبپەڕێت لەبەرەوە ئەم گازە سروشتیە نە ئەوەیە هەناردە بکرێ تەنها بە بەکارهێنانی ناوخۆ ئەبێ بەکاربهێنێ ئەویش سنووردارە بۆیە ئەگەر عێراق بڵێ نایکڕم ئەم گازە سروشتیە ئەم مەشروعە دیسانەوە بەڕووی قەیرانە بێتەوە بۆیە ڕەتفعلی بەغا بە بڕوای من تند ئەبێ بە تایبەتی لە ڕووی یاساییەوە و لە ڕووی پەیوەندەکانەوە لە نێوان هەرم ئەبێ هەمومان فشاری ئەوە بکەین کە موچە نەبێتە قوربانی ئەم ململانەیە تاڵەی دیسانەوە کە وەکو برینێتەوە لە دەستی دێ لە 2013 بودجەی بڕی حکوومەتی عێراقی نەک موچەش بودجە کە پرۆژەکان و ئەوانی هەموویتیە بە موچەشەوە ئەم جارەش ڕەتفعلی ئەبێ دڵنیام لەوەی کە ڕەتفعلی ئەبێ بۆیە ئەبێ موچە بپارێزین ئەبێ و ئەوەش برانی محکەمەی فدرالی لەسەرەکە ئەبێ موچە نەچێتە ناو ململانەی جۆراوجۆری نێوان بەغدا و هەولێر چونکە ئەگەر موچەش عەزیەت بدرێ بێگومان خەڵکی هەرێمی کوردستان و بازاڕ و ئەوە زۆر عەزەتی ئەگا بۆیە بەڕاستی دکتۆرە من حەقی نییە حکوومەتی عێراقی بیکە لەگەڵ خەڵکا لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان چۆنە شەڕی ئێمە شەڕی حکوومەتی عێراقی ئەوە نییە شەڕی ئێمە شەڕی دەستورە ئێمە ئەڵێن ئەبێت دەستور حاکم بێت دەستور مافی هەرێمی کوردستان قەواری هەرێمی کوردستان مافی هەموو هاوڵاتیەک بە پارێزگاکانی عێراقیشەوە تیا پارێزراوە ئەمەی کە ڕوئەدا ئێمە ئەڵێن نابێت پێشێرکاری دەستوری ڕووبە چ لەلایەن عێراقەوە چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوەندە وڵاتێکی دەستوریە تا بۆ بەنی هەموو خاڵێکی وردێما بێ پابند بین بە دەستورە و بەڵام ئەوان لی چا پابندی ئەبێ هەردوو لە بە تایبەتێمە باسمان لە سەرۆت و سامانی نیشتیمانە کە پێوترێ نەوت و گاز ئەبێ هەردوو پابند بە دەستورەوە چونکە دەستور حەلیەکە و دەستوریش داوای یاساوی نەوت و گازی عێراقی کردووە کە تەنزیمی پەیوەندیەکان ئەکا لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی فیدراڵ بۆیە بە دەستور چارەسەرەکان یەتەدی بەڵام بە دەستور پێشەلکاری بکرێ چ لەم لابێ چ لەو لابێ خەڵک ئەبێتە قوربانی موچە بەرمەترسی ئەکەوێم بودجە نایەت یعنی کارەسات ڕوو ئەدا دیسانەوە خەڵکەکەشمانەوە خۆمان نزانین چ قۆناغێکمان تێپەڕانوە لە چەند ساڵی ڕابردووە ینی بە بڕوای تۆ ئێستا گرفتەکە لە شۆدایە هەرێم پابندیە بە دەستورەوە یانەوەی هەرێم سەرکەشیەکە دەسەڵاتدارەتی کاربەرەکەری هەرێمی کوردستان کە دەسەڵاتدارەتی پارتی و یەکێتی لی بەرپرسیارن باشە سەرکەشی ئەکەن لەم گرێبەستانەیە و ئەوەشە سەبەبی ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە ناکرێتەوە لەبەرەوەی کە ئاوا گرفتی تایە ئەپیکۆر کە نوێنەری کۆمپانیانەوتیەکانی تایە و تعبیر لە کۆمپانیانەوتیەکانەکە دوو کۆمپانیایشی تیان قەرار بەدەست کۆمپانیانەوتیەکانە نەبەدەست حکوومەتی هەرێم نەبەدەست حکوومەتی عێراق و ئەو کێڵگانە بە نەوتی و بە گازی سروشتیەوە
لەدەست هەرێمی کوردستان و عێراقیش دەرچوو بۆ لەبەرەوەی هێز نییە لەسەر زەوی تازە ئەو کێڵگانە وەرگێتەوە تا مودێ عەقدەکە تەواوبێکە زیاتر لە 25 ساڵە بۆ چونکە لە حاڵەتی نیزاعە بڵێ بمەرەوە یا هەر نیزاعێکی تر ئەچێ پەنابا بۆ تحکیمی دەولی تحکیمی دەولیش بێگومان لە ساڵحی ئەو حکومەدارۆک و چۆن کۆمپانیای داناغاز 2 میلیارد دلار لە حکومەتی هەرێمی کوردستان ئێستانی نەتیجەکەی چییە بێ؟ نەتیجەکەی سەرکەشیە هەرێمی کوردستان وا لێک دەدرێتەوە چاودێرانی سیاسی وا دەڵێن ینی سپۆرانیان وارە دەڵێن حکومەتی هەرێمی کوردستان کارێکی کردووە حکومەتی عراقی پێ ڕەزامەند نەبێ بێ بەرامبەر بە ترەمپ وەستێتەوە ناوانە چونکە مەسەلە لێرە ئەوە نیە بڵێ بەرامبەر ترەمپ ئەوەستێتەوە لێرە بەرامبەر بە سەڵاحیاتی دەوڵەتی عێراقی ئەوەستێتەوە یعنی دەوڵەتی عێراقی توانێت منعی فرۆشتنی نەوتی لێ بکە منعی فرۆشتنی گازی سروشتی لێ بکە هەر عملەکەی کردوین بەڵێ هەر عملەکەشی نەنێرە عملی عراقی تۆ لە هەرێمە عملت نییە دراوت نییە هەر ڕێگری لە عملەکە و کاتۆ وەکو خوێن جستەیەک خوێنی لێ دەربێنێ وشک بێتەوە بزانە چی لێت لەبەرەوە کە ئەڵێن سەرکەشیە ئەوەیە کەوتیان ئابووری سەر بەخۆ خۆمان بەخێوەکەین نەتوانیان موچە بن نەتوانیان هەرم بەخێوکەن پێش مەعاشی موشەخۆرانیشیان فەوتان و شکستیان هێنا ئێستش لەم دۆخەیە ئەم سەرکەشیە ئەبێ چاوەڕوانی ئەوە بکەین کە قۆناغێکی تری سەخت لە ململانێ لەگەڵ حکوومەتی فیدراالیە دروست ئەبێ جا طبعا لە ڕێی دیبلۆماسیەوە لە ڕێی یاساییەوە لە ڕێکاری ترەوە بێگومان دکتۆر تۆ دڵخۆش نیت بەم گرێبەستانە نەخێر وەزارەتی دەروی ئەمریکا بۆچیەکانمان لەگەڵ هەرێم باشە بێ و ڕۆڵی دەبێ ئەمە مای دڵخۆش بیرتە جەنابەت لە 16 ئۆکتۆبەرە لە پێش 16 ئۆکتۆبەر کاتی ڕفراندۆمەکەیە چون بۆ ئەمریکا بۆی کە ئەمریکا پشتیوانی ئەمریکا بەدەست بێن و ئەمریکا ڕفزی کردوتی دوای خن ڕفراندۆم دوا بخن بیرتە دوای هاتن چون بۆ رووسیا و کۆمپانیای ڕۆزنەفتیان ڕازی کرد بۆی کە بێ 16 بۆ ڕێنوتی هەرێمی کوردستان بکڕێت و اینجا دوایی 2 میلیارد دلاری قەرز با دوای بەنەوت بدرێتەوە نە ئەمریکا نە رووسیا نەیانتوانی دەوڵەتی کوردستان یا پاڵپشتی بکەن لەوەی کە هەرێمی کوردستان ئەوێ بۆیە ئەو خەیاڵە زۆر خاوە کاتێک کە ئەم سەرکردانە بەداخەوە ئەزانن بەم شێوازە پاڵپشتی ئەمنی و سیاسی و عسکەری و دەوڵەتداری بۆ خۆیان دابینەکەن و ئابووری سەر بەخۆ بخۆیان دابێت ئەوە خەیاڵی زۆر خاوە خەفەتەکە لەوایە داهاتی ئەمە نەشەفافە نەدیارە 10 ساڵە یاسای بودجەی لەم هەرێمی کوردستانە پەرلەمان پەک خراوە حکوومەت کاربەڕێکەرە بۆیە ئەمە ئەڕوا و ئەخورێ و ئەچێ بۆ چەند دەستە و تاقمێک بە نادیاری ئەوە مامەڵی لەسەر ئەکرێ بۆیە ئێمە پێمان ناخۆشە لەبەرەوەی کە ئەمە نەشەفافە نەبۆ میلەتە نەبۆ خەڵکە نە دیارەکە چیلی ئەکرێ طبعا چۆن ئەتێ من پێم خۆش بێ سەرۆت و سامانی نیشتیمان ئاوا بە ناشەفافی و نادروستی ببرێ بەڕێوە و مامەڵی لەسەر بکرێ خەڵکیش برسی بێ و نەدار بێ مۆچەی نەبێ و دەستی لەسەر دڵی بێ هەموو مانگێک مەعاشیەت یا مەعاش نایەت ئاوا وەزعی بازار و ئیسیسمارات و مەشاریعەکانە نەخێر زۆر سەرکەشێکی گەورە بوو و بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش کاتێک کە لە هەڵمەتی هەڵبژار نایوت غازی سروشی تەسلیم ناکەین ئەوە تەسلیمیان کرد و لە دەستیشیان دەرچوو تازە کەس ناتوانێت ئەو کێڵگانە لەو کۆمپانیا ئەنتەرناشناڵانە وەربگرێتەوە لەبەرەوەی تا 25 ساڵی تر لەدەست ئەوانایە و قەراری ئەوڵ و ئەخیریش بەدەست ئەوانە نەک هیچ حکومەت ولایەنێکی تر باشە دکتۆر دەوترێم ئەم نەوت و غازەی کە بەرەمێ بۆ بواری کارەبا بەکارێتەوە بۆ بواری وزەیتر بەکارێتەوە بۆ هەموو عێراق طبعا لەبەرەوەی ئەو غازی سروشتیە بەڵام ئەگەر عێراق نەیکڕی تەواو ئیتر تەڵ قەدرێ بەڵام عێراق نەیکڕێ ئەمریکا ئەگەر لە پشتیەمەوە بێ وەکو بەپی بەیاننامەکەی ئەمڕۆی وەزارەتی دەروی ئەمریکا پێدوانیە بەدیلێکی دیکەی بۆ دۆزێتەوە عێراق بەدیلی دۆزیوەتەوە لە ڕێی گازی سروشتی خەلیجیەوە سەفقەی کردو عقدی کردووە ئەوێ ئەبێتە بەدیل بۆ گازی سروشتی ئێران کە ئەیهێنا بۆ بەرهەمێنانی کارەبا لە عێراقا لەبەرەوە بەدیل دروست بووە ڕێگا دروستەکە چی بوو ڕێگا دروستەکە ئەوە بوو حکومەتی هەرێم و حکومەتی عێراق پێکەوە ئەمە بەرهێنانیان بکردایە و دواتر بۆ ڕێی گازی سروشتیان دروست بکردایە بۆی کە بۆ تورکیا و لێو بۆ ئەوروپا کە گەورەترین بەکارهێنانی گازی سروشتیە لە عالەمە و بەدیلی نۆبۆکۆ کە پێشتر رووسیا گازی سروشتی دابینەکرد بۆ هەموو ئەوروپا بەهۆی شەڕی ئۆکرانیاوە ئەوە 1-2 ساڵە نەماوە وەستاوە بۆیە ئەو فراغە ئەو بۆشایە بە هەرێمی کوردستان بەم وەبەرهێنانی ئەم کێڵگانە پڕبەوە و داهاتێکی زۆری بۆ هەرێمی کوردستان و بۆ دەوڵەتی عێراقیش دکتۆرەز ناکە حکومەتی عێراقیش لەمەدا
ینی جۆرێک لەوەی ڕازگۆ نییە ئەوتانێ نەوتەکەمانەوە چنێک کە وەستاوە نردن دەرەوەی نەوتێرەمی کوردستان بە بۆری هەرم ڕەزامەند دەبووی بە بۆری بچێتە درۆ بەڵام کۆمپانیا نوتەکان ناهێڵن باشە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هەردووشیانەڵێن با نەوتەکە بڕوە بەڵام کۆمپانیا نوتەکان چونکە قەرار بەدەست ئەوانە دکتۆر شتێک پارە زۆرتر یا کەمتر بۆ عێراق ینی گرنگە تا ببێ بە عەرقەلە لە بەردەوام گرفتەکە لەویان نییە گرفتەکە لەویایە کە ئەپیکۆر ئەڵێ کە نوێنەری کۆمپانیا نوتەکانە ئەڵێ ئەمە 2 میلیارد دلارمان ناوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە قەرز قەرار بوو بە نەوتمان ناتەوە کوا ئەبێ ئەومان بدرێتەوە لەولاوە ئەڵێ من نەوت ئەفرۆشین باشە سۆمۆ ئەیفرۆشێکە کۆمپانیای نیشتمانی عێراقیە بۆ نەوت بەڵام عێراق تەرەف نییە لەگرێ بەستی نێوان ئەپیکۆر و یا کۆمپانیا نوتەکان و حکوومەتی هەرێمی کوردستان طرفی سێمە ئەڵێ من چۆن پارە لە حکوومەتی عێراقی وەربگرم لە کاتێکە هیچ وەرەقە و ئیتیفاق و ڕێکەوتنێکم نییە لەگەڵ بۆیە داوای زەمانەتەکە ئەوە گرفتەکانم ئەوەی کە ڕێکەوتن لەسەری لە ئەنجومەنی نوێنەرانیش دەنگی لەسەر درا لە ئەنجومەنی وەزیرانی شتێپەڕی ینی بە 16 دلار ئەو بۆ بەرهێنانی بەرمی لێک نەوت بوو باشە شتێکی فەرعی بوو لە مۆزوعەکان باشە بەڵام ئەو نوتی کە با بڵێن لە نێوان ئەپیکۆر و ئەپیکۆر سەرپەرشتیەکە وەرێم و بەغدا و بەردەوام دانیشتنە بوو قسەکەمی لەسەرەوەی ئەگەر بەغدا زۆر ڕاستگۆیانە لەگەڵ هەرێمی کوردستانە مەمەڵاکە ئەکرێ هەندێک شت کە بە عەرقەلەی بچووک یعنی بیویستە ئەگەر ئەو مەبەستێتی نەوتی هەرێمی کوردستان بڕوە ئەم کێشانە ناکا بە کێشەی زۆر گەورە و ئەو تا سەر نەوتەکە ئەپیکۆر و کۆمپانیانوتەکان بە جیاواز لەمەی جەنابەت ئەڵێن ئەوان ئەڵێن ئێمە پارەمان لای حکوومەتی هەرێمی کوردستان بێ پێمان بدرێتەوە ئەوان ئەڵێن ئێمە زەماناتمان بۆ ئەو پارەی کە لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی سۆمەوە ئەکرێ زەماناتمان ئەوێ کە و پارەیەمان بە مەزموونی دەستێک واتە ئیتیفاقیات و ڕێکەوتن ئەوانیان ئەوە گرفتەکانە کە وای کردووە ئەپیکۆر نەهێڵێ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ یعنی ئێستا ئەوەی کە ناهێڵێ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ ئەپیکۆرە نەک حکوومەتی عێراقی نەحکوومەتی هەرێمی دکتۆر پێ دوایە کۆمپانیانە لە خۆ کارێکی وایان کردبێ کە هەموو وردەکاریانە دەزانن ئەم دوو کۆمپانیای لە ئەپیکۆران ینی بەبێ وردەکاری چوو بێتنە ناو گرێ بەستێکی بێگومان ئەم کۆمپانیان زۆر لە حکووماتەکان بەقۆترن زۆر لە حکووماتەکان شارەزاترن و دایم استیغلالی جەهل و نەزانی و با بڵێن پێنەگەیشتنی دەسەڵاتەکانەکە نەکات لە هەرێمی کوردستان لە عێراق لە فەنزوێلا بە هەمان شێوە ڕوویدا لە بەرازیل بە هەمان شێوە ڕوویدا لەو شوێنانی کە شڵەژاوی سیاسی و ئابووری و ئیداریتیایە ئەمان ئەچن استیغلالی ئەوەکەن و گۆڵی خۆیان دەکەن و دەستی خۆیان ئەوە شێن و دەست بەسەر ئەو چێڵدانە پێ دواییم کۆمپانیانە گۆڵیان لە هەرێم کردووە بەتاکید گۆڵیان لە هەرێم و لە عێراقیش کردووە لە عێراقیش بەڵێ و نەکات لە دەوڵەتی عێراق و لە هەرێمیش لە چەند دەوڵەتێکی تریش کردووە لەگەر نەمان لەبەرەوە ئەوان کۆمپانیای ئەنتەرناشناڵن زۆر شارەزاترن زۆر وردبینترن زۆر دووربینترن و تەنانەت حکووماتەکانیشیان طبعاً لە پشتیانە بۆ هەموو کارێکی استخباراتی بۆ هەموو کارێکی معلوماتی لەبەرەوە کۆمپانیای نەوتی بە تایبەتی بە ئاسانی نایەت بۆ شوێنێک و بە ئاسانیش لێ دەرناچێت دکتۆر بەم پێ بێ هیچ خازانجێکی بۆ ئێمە تێدا نییە بەم ڕوانینەی جەنابەت بێ چەند ساڵە نەوت ئەفرۆشن لە هەرێمی کوردستانە نەتیجەکەی ئەوە نەبوو کە حکوومەت ڕایگەیان کە 30 میلیارد دلار قەرزارە یعنی ئەمە نەوت فرۆشتنە یا نەوتکردنە یا چییە ینی چۆن جۆرە بزنسێکە کە تۆ ئەنجامی بدەیت و 30 میلیارد دلار قەرزار بی لەسەری ئەمە بەیانی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە ئەمەش هەرسەری لەوە دەرەچێت بۆ لەبەرەوەی ململانەیەکی سەختی بزنس و ئابووری هەیە لە نێوانێکێتی و پارتیە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆتە قوربانی ئەو ململانەیە و ئەم گرێبەستانش کە ئێستا هەردووکیان لەسەری ڕازین لەبەرەوەی پشکیان هەیە بۆیە ئەو پشکی کە ئەچێ بۆ ئەوان بۆ ئەو چەند دەستە و تاقمە بۆ خەڵک نامێنێتەوە بۆیە لە بەرامبەریشە عێراق ئەگەر یەک هەنگاو بنێ بە ئاراستی بڕینی موچەیە بوجە بە ئەوانە بێگومان ئەوەی تر وەزعی خەڵک خراپە بێت لەبەرەوە ئەوان وەزعیان هیچی لە نایە بەس خەڵک وەزعی خراپە بێت هیوادارم ئەوە ڕۆنەدا عێراقەوە ئەو هەنگاوە دەنێ بە بڕایتەوە لەو باوەڕان چاوەڕانی ڕەتفعلی سەخت بین لەلایەن عێراقەوە بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەخێرا چەرساو زۆر سپاس